قناعتي شي ما دوش بس عادي خوا عادي كزني يكمين يعني عمر دو من رزق بس عادي خوا كو امر هذا كان لمردين ومردين هر بيمان دقه الدنيا بن رزق جو عليه راكل رزق هر بخلو ديتو اتبرين بصلواتي شدكه خوای گەورە ئەوجارە یەکێکی دەورەمەند دلۆدەن دەروەر عملیاتم لە بۆ بکە ڕزق هەر دێتەوە یەک تەجروبەی شخصی خۆم باز دەکەم کە مەسەلەی ڕزقی ڕۆیشان لە شەقڵاوی خەفەر بوو فەقێیەکی خەلیفان هات کوڕێکی قەڵەو بوو دەمتانی بە یەک نووسینی لە کۆرە خۆمی کەمەوە کەسیش محاسبەی نەدەکردم بمگوت بە سۆنەرمانێ بڕۆ هەولێرێکە لێ لە خۆ سۆنەری بکە بە ڕسمی دەمناردوو نە محاسبە دەکرام نە کەس دەگومارە لە چێیە نە کەس دەگو پیاوەکی خراپی ئیشێ ناکەی کاکە دکتۆری سۆنەرمانە دکتۆری سۆنەرمان نەبووە ڕۆژ تەمەشام کرد ئەوە قەڵەوە ڕیخە لە کۆرەی هەبوو ئەم دەمزانی ئەو ڕیخە لە کۆرەیە بەر بە فەحسی دەستی زانیم ڕیخە لە کۆرەیە تندەتان بینێرما لێرێکە چێ دەرێ لێوێن دەریش لۆی دەکەن ئەو ڕیخە لە کۆرە دەتەقی ئەو قەرەوە تووشی ئەو زیاتێکی زۆر دەبیتن گوناحە فەقەیە پارەی نییە ناتوانین بیستە ئەهلی لە خەسخانی دەمێنێتەوە دێ و دەچیتە تووشی لەوانەیە سەد کێشێ ببی هەر لە دری خۆم دەگوتم خوایە من ئەو عەمەلیاتی دەکەم لە ڕای تو نەک لەبەرەوەی کە دکتۆر واجبم هەیە دەمتانی لە کۆرە خۆمی کەمەوە وەکو قانونی بە قانونی دەمتانی لە کۆرە خۆمی بکەمەوە هەر زۆر باندێک پارچە وەرقەکەی بە 2 دقیقە و دەشمزانی ئەو عەمەلیاتە نزیکەی سەعاتێکم پێ دەچی دەمێ خستەنەوە ئەو ئارەقەی چکە دەمزانی ئەو عەمەلیاتە قورسە چکە هەندێک عەمەلیات ئەمە دەزانی قورسان دەزانی ئاسانە تم خواجانە ئەو ئیشەی دەکەم لە ڕای تو یعنی لە دری خۆمدا لەگەر خۆمدا گوت کاکە حازرکەن یاڵە عەمەلیات دەوێ عەمەلیاتم لۆک لە شەقڵاوێ هاتمەوە مارێکە ئەو وەختی ماری خەزورم لە هەولێری نوێ بوو گوتمە خێرزانم سەردانی ماری خەزوم ناو ساری بوو شەروار و کلاسێکم لەبەر بوو لە ڕێ بووم دکتۆر ڕزگار هەیە سۆنارست گوتی دکتۆر کوڕەکی عەقیدەشی عەسکەریم لەکنە ضعیفە هەموو فحوساتی هەیە و ڕیخە لە کۆرەیەتی گوتیتی دکتۆرێکی باشم دەوێتم بەس دکتۆرەکە باش بی بالۆم عەمەلیات بکە ئەمیش ئەتون بەبیر داهاتیە بێتە چێن دەر لە چێژ لۆی دەکەی و بە چەندیش لۆی دەکەی هەموو شتێکی حازر هەموو فەحس هەموو شتێکی حازرە بەس ما ئەتو عەمەلیاتی بکەی دکتۆر ڕزگار هەیە ڕزگار شێروانی لە عیادەی لە بنەسراوەیە ئەوەکو شتێک کە باسی ڕزقی دەکەم وەڵا ئیدی ئەمیش دەگەر خێزانم دەچینە ماری خەزورم لە ڕێ بووم گوتمە خێرزانم با بگەڕێنەوە چکە دەی پانتۆری لەبەرکەم کە بۆ شەروار کوراسی بنبینی کابرا دەریوت چییە ئەوە شفتی فرۆشەوە چی هەر یعنی تەستکە عەقلی مجتەمەعی مەوە گوتم گریمان چوینە ماری خەزورم خۆ قابلیەتی ئیشەکەم لەبەر سەردان بوو گەڕامەوە مارێکە خۆم گۆرگوتم بێتە خەسخانەی CMC هات لێوێن دەر عەمەلیاتەکەم لێ کرد و پارەکەم وەرگرت لەبەر سبێن ئێوارە دکتۆر ڕزگارم بینیەوە گوتی ئەم نەخۆشەم لێ نارد گوتم کاکە ئەوە هیوەی نەبوو گوتی ئەدی چی بوو گوتمە پارەی فەقیەکەی بوو خوای گەورە دایمێ فەقیەکەی بوو خوای گەورە گوتی دەی پارەکە لە دنیا بدەمەوە خۆ ئەتو چاخەی دەکەی عەمەلێک لەگەر خوای بکەی قەت زەرەر ناکەی بڕوان پێ بکەن یعنی زۆر تەجروبەم هەیە یعنی ئەمە خێر بەو نەخۆشەی دەکەم یان زۆر جار هەیە دەرێتن ئەتو لۆ خێری خۆت باس دەکەی ئەگەر باسیم نەکردووە ئێستا خەسخانەم دروست دەکرد دروستم نەدەکرد ئەو خەڵکە دەزانی لە ئەمریکا و لە بەریتانیا چەند پاریان لە بۆ هینایمە ئەو نمونەی حاجیان تقریبا 40 دەفتەریان لە بۆ هینان 40 دەفتەر گوتیانە ئەوە خێر لە ڕەمەزانێکە نزیکەی 50 دەفتەریان گوتیانە ئەوە خێر هەر ئەو سارەکە زیاتر لە $1 ملیۆن خەڵک پاری دەمێ گوتیان ئەوە خێر لۆ قیامەتی بەس با ببینە شریک لە سەڵاواتی نەخۆشەکان ئێدە بنە شریک خۆ قابلە باشتێکی گەورە و گرانجەی هەمووان دەبیتەوە